بۆ زانێ زیاتر لەسەرم بابەت دێمەلای بەڵێ کۆبان دیارەمە پلانێکی نوێی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە تاوەکو بتوانێت بە شێوەیەکی گشتی ئەو کەسانی لە سنووری پارێزگای سلەیمانی بێلانن لەلایەن بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی و هەروە لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بەسەر بکرێنەوە. پلانەکە بۆ ماوەی هەفتەیەک درێژە دەخانێت کە سەردانی سەرجەم ئەو شوێنانە دەکەن کە کەسانی بێلانەی لێ پلانەکەش بەو جۆرە ئەو کەسانی کە بێلانن بتوانن لە خانەکانی بەڕێوەبەرایەتی چاودێری شوێنیان بۆ دابین بکرێت هەروە ئەو کەسانەی کە نەخۆشن چارەسەر وەربگرن. جگەلەوە ئەمڕۆ سەردانی ئەو کەسانەشیان کردو و خواردنیان بۆ دابین کراوە. من بۆی بە وردی زانیاریمان هەبێت و هاوڵاتیانیش زانیاریان لەسەر ئەم پرۆژەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی دەبێ دەچمەلای وەزیر و زانیاری زیاتر لە وەردەگرم. خاتی کوێستان ئەگەر بیت ئێرە سپاس دەکەم پێشترێمە لەگەڵتان بووین سەردانی چەند کەسێکتان کرد کە بێلانن لە سنووری پارێزگای سلەیمانی. پرۆژەکەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی خۆی لە چیدا دەبینێتەوە بۆ ئەو کەسانە؟ بەڵێ ئێمە بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری گەشتپێدانی کۆمەڵایەتیمان هەیە لە هەولێر سلەیمانی دهۆک. ئەم بەڕێوەبەرایەتیانە بەڕێوەبەرایەتیشیانێ بە ناوی بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی. لێرە مناڵی بێسەرپەرشت هەروەها بە ساڵاتچوو هەروەها پەککەوتەمان هەیە خانەمان هەیەمانە لە خۆیەگرێ. بۆیە تیمەکانی ئێمە لە هەر سێ شارەکە لە هەر کوچە و کۆڵانێک لە هەر شوێنێک لە هەر باخێک لە هەر قەزایەک لە هەر ناحەیەک کەسێکە بێ لەسەر جادە لەسەر شەقام پەککەوتە بێ بە ساڵاتچوو بێ ئیگوێزینەوە بۆ خانەکانی خۆمان. بۆیە ئێمە ئەم بەڕێوەبەرایەتیەمان لە سلەیمانی ڕاستپاردووە ئەبێ هەموو مانگەم هەڵمەتە بکەن بۆ ئەوەی هیچ کەسێ لەسەر جادە نەمێنێتەوە هیچ کەسێ لەسەر شەقام نەمێنێتەوە. بۆیە ئەمە ئەم هەڵمەتە ئەەکەین و هەر کاتێکیش هاوڵاتیان تەلەفۆنمان بۆ بکەن بڕێن کەسێک لەسەر شەقامێک سەر تیمەکانی ئێمە ئەگاتە ئەو شوێنە ئۆیان گوێزنەوە بۆ خانەکانی خۆمان بە ساڵاتچوو بێنە خانەی بە ساڵاتچوو پەککەوتە بێنە خانەی بە پەککەوتە و خزمەتیانەکەین. ئەم هەڵمەتەی ئێمە جگە لە بەسەرکردنەوەی کۆڵانەکان و کوچەکان و شەقام بۆ بە دوواداچوونی ئەو پەککەوتانە ئەو هۆتێل و شوێنانش بەسەرەکەینەوە کە مناڵی ئیشکەری لێیە بزانین دۆخیان چۆنە چەند تێلێگەکەی بزانین لە دۆخی ئەو مناڵانە ئەپرسینەوە کە لە ئوتێلانە ئەمێننەوە بە ڕۆژیش سواڵیان پێکرێ. خاتی کوێستان بەشێکی زۆر لەو کەسانەی کە بێلانن بەخشراون باری دەرونیان ناجێگیرە بۆ ئەوە ئێوە چۆن چارەسەریان بۆەکەن؟ خۆی ئەمە پەیوەندی بەڕاستی بە وەزارەتی تەندروستیەوە هەیە. وەزارەتی تەندروستی ئەبێ نەخۆشخانەی هەبێ بۆ ئەم بەخشراوانە. بەڵام ئێمە وەک وەزارەتی کار لە بەرپرسیارەتی خۆمانەوە بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی تەندروستی ئێستا خەریکی دامەزراندنین سێ نەخۆشخانەی دەرونی درێژخایانین بۆ ژنان لە هەولێر سلەیمانی دهۆگەوەی هەولێر و دهۆک ئێستا نۆژەنکردنەوەی لە قۆناغی نۆژەنکردنەوەی بیناکانین ستافمان دامەزراندووە لە چەمچەماڵیش بۆ پیاوان ئێستا خەریکی نۆژەنکردنەوەی بیناکەین ستافمان دامەزراندووە لە ئایندەیەکی نزیکە ئەو بەخشراوانەی پیا و گوێزینەوە بۆ ئەوێ. بەڵام بەعموم ئیشەکە ئیشی وەزارەتی تەندروستیە بە هاوکاری وەزارەتی ئێمە. خاتی کوێستانمە بەسمەوەی ئەم هەڵمەتەی ئێوە ئەو کەسانەش دەگرێتەوە؟ بەڵێ ئێمە ئێستا لەگەڵ کاکە حەمەیە قسەمان کرد ئەگەر ڕازی بێ بینە خانە لای خۆمان و ئێستا لە خانەکان ژنیش و پیاومان هەیە بەخشراوە. ئەگەر بێمە سەر پرسیارێکی دیکە باسی مناڵانی ئیشکەرت کرد کە بینین بە تایبەتی لە پشوەکانی هاوینە ڕێژەی مناڵانی ئیشکرد لە خواردتەمەنە 18 ساڵ زۆرە بێت. ئێوە وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هیچ پرۆژێکتان هەیە بۆ ئەمە یاخود بۆ سنووردارکردنی ئەمەیکە بۆتە دیاردە بە تایبەتی ئیشکردن بە مناڵان؟ خۆی حەزەکەم بزانی خۆی بەپێی یاسای کار عێراقیش و ئەوی کە لە هەرێمیش ئێستا ئیشی پێکرێت لە 15 ساڵەوە ڕێپێدراوە مناڵ ئیش بکات. بەڵام ئیشێک کە لەگەڵ تەمەن و جەستەیا بگونجێت یعنی ئەمە ڕێگە پێدراوە. سەبارەت بەوانەی کە خوار ئەو تەمەنەن ئەوانش چەند جۆرێکە تەسنیف کراون. ئێمە لە هەر سێ شارەکە ڕوپێویمان کردووە. هەنێکی لە ژێر چاودێری خێزانەکەی خۆیەتی بۆ فێربوونی کارێکە هاوینان، هەنێکی هیچ کە سوکارێکی نییە و بەناچاری ئەو کارەکە. هەموو ئەوانە تەسنیف کراون. ئێمە وەزارەتی ناوخۆ مناڵپارێز پرۆژەیەکمان هەیە بۆ ئەم مناڵانەی ئیشکەرن کە خواتەمەنی 15 ساڵن، هەنێکیان هاوکاری کراون، هەنێکیان کاریان بۆ دۆزراوەتەوە. لەبەرەوە ئەم پرۆسەیەکی درێژخایەنە. ئێمە
دوو بە دوو شێواز ئیشمان لەسەر کردووە بڕوپێوی چاودێری و گەشەپێدان. سپاس بۆ زانیاریەکانت کە لەگەڵ مابووی قات و ژیاریش وەرەگرم قات و ژیار لەسەرەوەی کە ئێوە ئێستا خەریکی ئەم پرۆژەن شوێنی تایبەتان دیاری کردو بۆ کەسانی کە بێ سەرپەرشتن بەڵێکیانەکەم لە ناو بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی سلێمانیە شوێنمان دابین کردو بۆ ئەم ئیشە و ئیشەڵا لە داهاتووشە شوێنی پێویستمان داناوە کە بۆ کەیسی بێلانە بۆ هەر حاڵەتێکی ئاواکە لە سەرجادەکان و شەقامەکانی سلێمانی بەرچاومانەکەون ئەگەر ئاگادارکرێنەوە لە ڕێگەی پۆلیسەوە ئاسایی شەوانی هاوڵاتیەوە ئێمە کاری لەسەرەکەین. سپاس بەکانێ بەڵێ کۆڤان وەکو خۆشان ئاماژەیان پێیا و زانیاریەکانیان خستە ڕووکەمە پرۆژەیەکی نوێی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە بۆ کەسانی کە پێلانە. سپاس بۆ هاوکارم دالیا کەمال کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی.